كمنين أو أكو مالبر وفيديو فيركاري وبابتاني كبينديان باري إلكتروني كانوا هيا هلا تمركي من ضالو زوجار تا تمركي جورا استاخويا ناوتا أم جورا لا ياري إلكترونيانا وكاتك بس ياري إلكترونيا كين بيجمان زيانا كي لسر من ضال زور زياترة چونکە منداڵ لە تەمەنی گەشەکردنە ئەگەر بێت و خۆی سەرقاڵ بکا بەم جۆرە لە یاریانەوە ئەوە زۆر گرفتی بۆ دروستەکە هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووە جستی و تەندروستیەکەوە کە هەر ئەو لە ماڵی خۆتە هەر لە ناوەندەکانی خوێندندا بێ هەز دەکەی ئەو منداڵانەی کە ئالوودەبوونیان هەیە بە یاری ئەلکترۆنیەکانیانەوە جۆرێکی تر لە ڕەفتار دەنوێنن و تەرکیزیان باش نییە لە ڕووە تەندروستیەکەوە کێشەی چاویان بۆ دروستە بزانین زیانەکانی یاری ئەلکترۆنیەکان چییە و تا چەندێک دایک-و-باوک گرنگە کاتێکی دیاریکراو بۆ منداڵدا بنێ بۆ ئەوەی کە تەرخانی بکا بۆ یاری ئەلکترۆنی بە تایبەتیش چۆن ڕێکی بخات لەگەڵ وانەکانی قوتابخانەیە و دەوترێت یاری ئەلکترۆنیەکانیش سوودیان هەیە بزانین سوودیەکانی چین هەربڕاستی دەکرێت سوودیش بە منداڵ بگەێنێ کۆمەڵێک بابەتی گرنگ سەبارەت بە یاریە ئەلکترۆنیەکان باس دەکەین لەم تەوەرە بە میوانداری بەڕێز پێشاوە بەرزنجی شارەزای یاری ئەلکترۆنیەکان کاک پێشاوە بەخێر بێ سپاس بە ئامادەبوونێت سپاس بۆ میوانداری چارەک بزای یاری ئەلکترۆنیەکان چییە ئایا هەموو ئەو یاریانە ئەگرێتەوە ئیتر کە تۆ لەسەر ئامێرێک ئەلکترۆنی بەکارهێنی یان ئەوە تا جۆرێک لە یاریکردنە یاری ئەلکترۆنیەکان با بڵێین زۆر لق ئەگرێتەوە بەڵام بە ڕێژەیەکی بەرچاو ئێستا حالیان لەسەر مۆبایل باوە لەسەر کۆمەڵێک کۆنسۆڵ باوە پلەیستەیشنە ئێکس بۆکسە و بامان شێوە نینتێندۆیە و لە هەمان کاتە لەوانش بە قووەتر لەسەر کۆمپیوتەریش یاری ئەکرێت وەکو ئەوەی کە بڵێن چییە بە ڕێژەیەکی با بڵێن زۆر یاری ئەلکترۆنیەکان بریتیە لە چێژوەرگرتن چێژوەرگرتن و بەسەربردننی کاتێکی خۆش بەڵام لەگەڵ ئەوەشا زۆر جار ئەم یاریانە ئەبنە هۆی ئەوەی شارەزای کللتوری وڵاتانی ترەبی ئەبێتە هۆی ئەوەی شتی لێەوە فێرەبی دەرسیتایە و ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ بتوانی لە ڕێگەی یاریانەوە هەم ئیسپادەی دەرونی بکەیت و هەم ئیسپادەی مادی بکەیت بەڵام ئیترەوەش لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی ترە بۆڕێ باس لەو کرد ئەو سەرنجی منی ڕاکێشاوتە فێری کۆمەڵێک بابەتەبی یان فەرهەنگ و کولتوری وڵاتانەبی بێگومان ئەم وڵاتانە بە جگەل لایەنە بزنزەکەی هەروە بەهاوانتە ئەم یاریانە و ئەو کللتور و دابوونەریتەی خۆیان ناخرنەوە ئەو یاریە و بۆ وڵاتانی دیکە مەبەستیانە لێوی فێر بنوانە بۆ نمونە ئەگەر ئێمە باسی کۆمەڵک دابوونەری بکەین باسی دین بکەین بۆ نمونە ئەو وڵاتانە کە دروستەکەن بۆ وڵاتانێکی دیکە و بەربڵاوە با بڵێن چۆن بتوانین لێکیان جاکەنەوە یان ئایا تەمەند دیاری کراوە بۆ ئەم یاریانە ئەم یاریە بۆ ئەم فئەیە بێ ئەم یاریە بۆ ئەم فئەیە بێ بەتاکید تەمەند دیاری کراوە خۆی یاریەکان کۆمەڵێک با بڵێن ڕێسا و یاسا هەیە بێ هەمویان جێبەجێکەن نەوەک با بڵێن لەبەر خاتری بەکارهێنەرەکان بەڵکو لەبەر خاتری خۆیان چونکە پێمان خۆش بەیانە یاری ڤیدیۆیەکان و دروستکردنی یاری بزنسە و پارە پێیاکردنە و ئەم کۆمپانیانە هەوڵێن لە کاتی دروستکردنی یاریە زۆرترین وڵات لە خۆیان ڕازی بکەن بۆ یاریەکانیان بڵاو بێتەوە و قازانجی زیاتر بکەن و بۆ مەسلەی تەمەنیش بڵێ بە دڵنیاییەوە تەمەند دیاری کراوە یاریمان هەیە ئەگەر من بە حرفەکانی با بڵێن ئەمریکا شتەکانتان بۆ باس بکەم حرفی ئی لەسەر حرفی ئی یعنی بۆ هەموو کەسێکە بێ هەموو تەمەنێک دەتوانێم یاریە بکە دەدوای ئەوە حرفی تیمان هەیە کە با بڵێن بۆ نەوجەوانانە و بەشێکی زۆری یاریەکانش حرفی ئێمە کە بۆ پێگەیشتوانە طبعا کە ئەڵین پێگەیشتوان ئێستا لەوانەیە بیر لەوە بکەین و بڵین دیارە ئەمە کۆمەڵشتانێکی تایە هەر کەڵکی سیرکردنی نییە بەڵام لە ڕاستیا بۆ نوعان نییە بەڵکو ئەم پێگەیشتوانە ئەوەیە کە خوێنی تایە زمانی زبر جاریوا هەیە لە یاریەکانە پیشان ئەدرێویان قسەی پێەکرێ کۆمەڵێک فلاش لایت و دەرکەوتنی شتی لە پڕیان ئەگەر یاریەکە ترسناگە واشێکی لەپڕ ئیترانێ کەسەیە بەم شتانە هەستیارە جاریوا هەیە یاریەکە ژەگەر تۆ با بڵێن ئەو ڕێکەوتنە بخوێنیتەوە لە بینی خۆت و ئەو یاریەکە یکەیت ئەبێ کۆمەڵێک شتەی بخوێنیتەوە ڕازیبی ئەنجە دوای ئەوە یاریەکە ئەەکەی یان پێ دەڵێ بۆ ئەم کەسانە حساسە ئەم کەسانە نابێ ئەم یاریە بکەن ئەنجە دوایەوە چیتە ناوی یاریەکە و ئەوە شێوازی ئەمیش لەبەر خاتری چی لەبەر خاتری بزنسەکەی خۆیان وەکو کللتورەکەش بەڵێ بە دڵنیاییەوە کللتوری وڵاتان پیشان ئەدرێ بەڵام تاوەکو ئێستا نەبووە بە شێوازێکی خوانەخواستە ناشرین بێ بەڵکو بە شێوازێک بۆ نمونە ئێستا تازەترین یاری گەوست و ڤیۆتەیە کە باسی با بڵێن کللتوری یابانەکە زمانی زوو کە
لە سەرەتایە کە خۆی چیرۆکێکی تۆڵەکردنەوەیە کە با بڵین کەسێکە دایک و باوکی ئەکوژرێن و تۆڵەیەکاتەوە بەڵام لە هەمان کاتە تۆ ئەزانی کە ئەمان چیان بەکارێناوە چۆن دەستیان گەیشتەوە بە چەک جیهانەکەیان چۆنە بیرکردنەوەیان چۆنە جلوبەرگیان چۆنە ئەم زانیاریانەکە وەریەگری شتێکی زۆر باشە یان ئەتوانی لە هەنێک شوێنە کە باسی یابان کراتۆ قسەت پێ لەسەر یابان هەر بە نمونەیەکی یاسایی زانی بامبوو چییە بامبوو لە یابانیەکان چیەکەێنێ بۆ کللتورەکانی تریش بە هەمان شێوەیە یاری هەیە لە بۆ نمونە ئەمریکا یاری هەیە لە وڵاتە ئەوروپیەکان حتا جاری وهەیە یاری دروستەکرێ بە وڵاتی خۆمان ئێستا یاریەکە بوو بە ناوی ئەساسن سکریت کە پەرەپێدەری کۆمپانیای بەناوبانگی یاریەکان یوبیسۆفتە لە بەغداد بوو یعنی ئەم یاریە بە چەندەها بە ملیۆنەها خەڵک لە جیهانە کردی لە بەغداد پیشاندرا ئیتر کللتوری شاری بەغداد و با بڵێن حتا کاتی بانگ و کاتی جلوبەرگی خەڵکەکە و بازاڕەکە پیشاندرا ئەمە کللتوری ئەم وڵاتە ناسێنێ بە دەرەوەی ئەنجاری وهەیە دەرەوە بە ئێمە ناسێ باشە کاک پێشەواگر باس لە شێوازی ئیشپێکردنی ئەم یاریانە بکەین ینی ئێستا ئەبێت تۆ ڕەتی ئینتەرنێتێکی باشی بکەی ئەگەر بە تایبەتی لەسەر پیسی و پلیسیشن و ئەم شتانە بیکیت ئەبێ بەردەوام ئینتەرنێتی لەسەر بێجا شێوازی ئیشکردنی ئەم یاریانە چۆنە هەندێک جار منداڵە بینێنی سێڤەری تر بەکارهێنێ بۆ یاریکردن ئەمانە سەلامەتن لە بەکارهێنانە خۆی لێرەیە دووشت هەیە دوو بابەت هەیە بابەتێکیان زۆر قوڵە چێتە قاڵبی سیاسەتەوە بەڵێ ئەزێکی واز لەوە بینی لە ئێستەیە بابەتێکیشیان ئەوەیە کە هاکەزایی ڕووکەش ئێمە چی ئەبینی مەسلەی ئەم یاریانە هەر شتێک کە بەکارێنن بۆ وەکو خزمەتگوزاری وایە بۆ بەکارهێنەرەکان بۆ نمونە جەناب باسی سێڤەرە کرد ئەم سێڤەرانە ئێمە کۆمەڵک سێڤەرمان هەیە لە وڵاتە ئەسیویەکان بۆ نمونە لە پایتەختی هیندستان هەمانە لە وڵاتە ئەوروپیەکان هەمانە و لە هەردوو جەمسەرەکەی ئەمریکا لەم سەر ئەو سەر دانراوە چکە ناوەڕاستی ئەمریکا زۆر خەڵکی لێ ناژی زیاتر لەم سەر و سەر کۆبوونەتەوە ئەم سێڤەرانە ئیسفادەیان چیە بۆ یاری ئۆنلاینەکان یاری ئۆنلاینەکان هەمووی داواکاری وەڵامە بۆ نمونە من گریمان یاریەکەکەم لە ناو یاری ئۆنلاینەکەیە یەکێک لە دوومەکان بەکارێنم گریمان زەرب ئەڵێم جەمپکە ئەم جەمپە کە ئەم کاراکتەرە جەمپەکاتۆ داواکاریە گەنێری بۆ ئەم سێڤەرە ئەڵێ ئەمەوێت جەمپ بکەم داواکاریەکە ئەڕوات دوای ئەگەڕێت وەلە فەرمەوە جەمپەکە جواب تایەتەوە کاراکتەرەکە و جەمپەکە بەڵام ئەمەنە خێرایە ئێمە هەست بەمە ناکەین بەڵام خۆی مەسەلەکە ئەم داواکاریە سێڤەر گۆڕین مەسەلەکە چییە بۆ من ئێمە بە حکومی ئەوەی سێڤەرێکی وان نزیکمان نییە تازەکی لە هەنێک وڵات بەتەمان سێڤەردا بنێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکێک لەوانە بە نمونە بەحرین بەس ڕاستی تاوەکو ئێستا من ئاگادار نیم بە تەواوی کەوتبێتە ئیش سێڤەرێک دانرا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس لە پایتەختی هیندستان وانەوە ئەوەنە دوور و هەروەکو ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس خۆشبەختانە کۆمەڵی کۆمپانیا لێرە سێڤەری وەک با بڵێم سێڤەری یاری دەدەر سێڤەری یاری دەدەردا ئەنێن تۆزێک ئیسفادەیان گەیاندووە ئەنجابی لەسەر زەرەرەکە وەکو زەرەر وەک گوتم ڕووکەش وەکو خزمەتگوزاری وایە چونکە تۆ کە سێڤەر ئەگۆڕی لە ئەمریکا یاریکە یاریەکەت خاوە سێڤەرەکەین بە ئەوروپا ئێمە عادەتەن گەیمەرەکان لەسەر ئەوروپا یاریەکەین سێڤەرەکەین بە ئەوروپا خێراتر ئەبێ وە زانیاریانەشی کەوەری ئەگری عادەتەن وەکو آی پی ئادرێس و فلان و فیسارە بۆ ئەوەیە تۆ بان نەکری یعنی کەسێکی تە لە شوێنی تۆ یاری نەکاجارێت تۆ با بڵێن بە آی پی ئادرێسێکە چیتە ناوە عادەتەن آی پی ئادرێسی ئێمە پابلیکە یعنی هەر کاتێک خەتەکەمان داگیرسێنین دوای ئەیکوژێنین و دایگرسین آی پی ئادرێسە گۆڕێ ئەمە هەندێک کۆمپانیا قبولی ناکەن لەبەرەوە ئێستا من ئێستا وەکو خۆم پرایڤەت آی پی ئادرێسم هەیە یعنی بڵێم کاکە من ئەو کەسم کەسێکی ڕاستیم ڕۆبۆت نیم نامەوێت سێڤەرەکەتان تێک بم بێ مشکیلە ئەتوانی یاریەکان بکە ینی زۆربەی شتەکان خزمەتگوزاری بەڵام مناڵەکەتانێ ئەوە بەکاربێنێ بەنمونە زۆر ئەو مەوزوع نییە مەترسێکی وای لەسەر مناڵ نییە بەڵام ئێستا ئەوەی کە مەترسی باس ئەکرێ مەسەلەی داتا و ئەم بە زمانە کە ئەگەر بڵین یاریەکان ئەوە لایەنە سیاسیەکەیە مەسەلەی داتا وشت ئەویش زیاتر شەڕێکی سیاسیەنەوەک شەڕێکی تەکنەلۆژی ئەگەر ئینسان بیەوێت بە تەواوی لە هەموو مەترسیەک ڕزگاری ببێ ئەبێ خەتی ئینتەرنێتەکەی بکوژێتەوە لە جیهانی ئینتەرنێتەکە وەش بەڕاستی ناکەن زۆر باشە بینە سەر خودی یاریەکان کە پێشەوە بۆ ئەزمموی جەنابەت هەتەوە بینەرێکی زۆرت هەیە بە تایبەت لە چینی مناڵ و نەوجەوان و تەمەنە پێگەشتوەکانیش بەڵام ئەو یاریە ئەلکترۆنیانی کە زیان بە منداڵەکەێنێ پێناسی منداڵ زین لەکێوە بۆکەیە کامانن بە ئەزمموی تۆ بووی دایکان و باوکان نەهێڵن لەو تەمەنە ئەو یاریانە بکەن یان زۆر نەیکەن و ئالوودە نەبن پێوەی خۆی لێرەیە ئەو خاڵە زۆر گرنگە وەک لە سەرەتایە باسمان کرد یاریەکان تەمەنەکانی دیاری کردووە بەس لەوانەیە ئێمە جاری وا هەیە لە دەستمان دەربچێ یان زۆر گرنگی بە خوێندنەوەی ئەو شتانە نین
بزانین چ یاریێک بۆ مناڵ باش و ئەمانە عادەتەن ئەو یاریانە زیانی هەیە کە مناڵ تەقبولی بینینی ناکە یعنی کە سەیری ئەو یاریەکە بترسێ لێ ئەترسێ ئەڵێ ئەمە خەوی پێوە بینێ شەوان یان لێ ئەترسێ یان بەلایەوە سەیرە ئەمە خوێنی تیا بوو یان ئەمە بوو یان ئەوە بوو باشترین ڕێگە بۆ ئەوەیە کە ئێمە شتە دوولایەنەیە خۆی لە وڵاتان عادەتەن ئەم یاسایە یان ئەم مەوزوعە تۆزێک جددیترە وەک لێرە بۆ نمونە ئێستا ئێمە یوتیوبمان هەیە ئێستا حالیەن کەناڵەکەم وام داناوە کە ئەم ڤیدیۆ ئەم کەناڵە بەشێکی ڤیدیۆکان بۆ نەگریان من یاریێکی ترسناکەم خوێنی تایە منە ئۆپشنە لە کەناڵی خۆم دام ناوە کە ئەم ڤیدیۆیە پیشانی مناڵمەیە ئەمە خاڵیەکەم بەڵام کاتێک یاریکی وەکو ماینکرافت و ڕۆبلۆکسەکەم ئەوە ناکەم یعنی مناڵم ئاساییە مناڵیش بیبینێ ئەویش لەبەر خاتری چی ئەو یاریانەی کە لەم پیشانی مناڵیمەیە لەبەر خاتری خوێنە لەبەر خاتری هەندێک قسەی ناو یاریەکانە کە من هێشتا لەوەشە ئاگام لە خۆمە ئێستا پێ دەڵێم لەبەر چی بەڵام ئێمە عادەتەن مناڵ تۆزێک زیرەکە جاری وا هەیە ئێستا من مناڵی بچووکەیە کە بۆ یەقینە سەر یوتیوب کیتس یوتیوبی مناڵان هەیە ئەڵێ حەزم لەوەنی حەزم لە یوتیوبەکەی ترە عەزی لە یوتیوبە گەورەکانە لەبەرەوە لێرەیە ئەرکەکە بۆ ئێمە قورسە بێ بە حکمیەوەی ئێمە سەرچاوی کوردیمان کەمە لەوەشی ئەلگۆریزم و زیرەکی دەستکردی ئەپلیکیشنەکان زۆر لە زمانی کوردی تێ نەگەن کام کەسە قسەیەکی خراپەکە قسەیەکی نەشیاوەکە ئەم مناڵە وایە وانە ئەو کاتە بەرپرسیارەتێکەوێتە سەر ئەستۆی ئەو کەسانی کە شت دروست ئەەکەن ڤیدیۆ بڵاوەکەنەوە من دەتوانم بڵێم وەکو خۆم ئەوەی با بڵێ قسەیەکی بەرز و نزم بێت ئاسی لە مناڵکە باسی ناکەم ئەوەی لەقتەیەکی خراپ بێ بڕیومە و ئەوەی شتێک بێت تەسیراتی خراپ لەسەر مناڵدانێ من ئەیبڕم لە کەناڵەکە چونکە هەزە بەرپرسیارەتێکم بەرامبەر بەو مناڵانە ئەمما دایک و باوک دەتوانن سەیری یاریەکە بکەن بیخوێنەوە بزانین بۆ چ مناڵێک بۆ چ تەمەنێک باشە ئەگینا یاریتر هەیە وەکو ماینکرافت وەکو ڕۆبلۆکس وەکو با بڵین فۆڵ گایز وەکو فۆرتنایت ئەم یاریانە بۆ مناڵ هیچ مشکلی نییە بەس باسی ڕۆبلۆکسە کرد ئێستا نووترین هەواڵ لەسەر ئەم یاری ئەوەیە کە لە عێراق قەدەغە کراوە لەبەرەوەی کە نازانم من یاریەکە بەڕاستی شارەزانیم بەس باز لەوە کرد مناڵ تووشی شەڕەنگێزی و کۆمەڵک بابەتەکات بە فعلی ئەم یاری وایە ینی بۆ قەدەغە کراوە بۆ کاری چێ خۆی یاری ڕۆبلۆکس یەکێک لە خۆی عادەتەن هەر شتێکە زۆر زۆر گەورە ئەبێ زۆر زۆر بەناوبانگە بێ زۆر زۆر سەرکەوتووە بێ ئەنجا ئیتر هجوم بکرێتە سەری یعنی تێبینی لەسەر دروستە بێ هۆکاری قەدەغەکردنی یاری ڕۆبلۆکس نەک لە عێراق لە هەندێک لە وڵاتانی تریش کە هەندێک وڵاتان قەدەغەی ئەکەنیان چالاکیەکانی کەمترەکەنەوە یان بە یاسا هەنێک شتی لێ لە ئابنێ نشتی بۆ زیاکەن هەر وڵاتە و شتێگەڵێ هەرێک وڵاتمانێ بن ئێستا وڵاتێکی وەکو سین وڵاتێکی وەکو سین کە ڕۆبلۆکس قەدەغەکە زیاتر لەبەرەوەی حەزەکە هەرچی یاریەک هەر سەر سۆشیال میدیا پلاتفۆرمێک هەر بابەتێک پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە هەبێ کۆر لەژێر کۆنتڕۆلی خۆیان بێ یعنی ئێستا حالێن شەڕی ئەمریکا و سین لەسەر ئەو بابەتانەیە بەڵام بە دیوێکی تر ئێمە شەڕمان لەسەر شتێکی ترە بەس لە ئەسڵا ئەوەیە لەبەرەوە ئەوان ڤێژنێکی تری ڕۆبلۆکسیان بۆ خۆیان دروست کردووە کە مناڵان بتوانن ئەوە بەکاربێنن ینی ئەبەم نوع هەنێک وڵاتی تر قەدەغەی ئەکات لەبەر زەختی میدیایی یعنی بۆ نمونە میدیا زەختیان لێ ئەکا کە ئەمە خراپە ئەمە وایە وڵاتەکە خۆی نازانێ مەسەلە چییە یعنی نازانێ ئەم یاریە هەر بالفعل ئایا خراپە یا خراپ نییە بەزەڵێ مادام جەماعەتی میدیاڵان خراپە کەواتە خراپ و یەڵا بە قەدەغەیەکەین هەنێ وڵاتی ژێ بالفعل خەمی مناڵیەتی بۆ نمونە وڵاتێکی وەکو با بڵێین ئیمارات کە ماوەی قەدەغەی ئەکا و دوای ئەوە یاسا و شت بە کۆمپانیاکە لە ڕێکی خاتەوە کە چیتیا بێ چیتیانە وڵاتێکی وەکو قەتەر وڵاتێکی وەکو ئەندەنووسیا کە بە شێوازێکی کاتی ماوەیەکی کاتی قەدەغەی کرد ئەم وڵاتانە ئامانجەکەیان چیە پاراستنی مناڵەکانیانە بەڵام ئەم یاریانە عادەتەن وەک لە سەرەتا شاوتم چونکە ئامانجیان بزنسە نایانەوێت لە وڵاتەکان قەدەغە بکرێ و بەڕاستی خۆشیان لە هیچ کام لە یاسا و ڕێساکانیانە ڕێگەیان بەوە نەیە شتێکی نەشیا و شتێکی خراپ بۆ مناڵ پیشان بدرێ بەڵام جاری وا هەیە لەبەر بەرفراوانی ئەمیاریە لەبەر سەرکەوتوی ئەمیاریە لەوانەیە شتێک دزە بکە بۆ نمونە ئێمە با بڵین کەرەستەیەک کە ئەتوانین ئیسپادەی لێوەربگرین جاری وایە کەسێک هەلێگە قۆزێتەوە ئەو کەرەستی کە ئێمە سوودی لێوەرەگرین بە زیان بەکارهێنێ ئەمەش شتەکە بەو نوعایە ئەگینا کۆمپانیاکە خۆی بەردەوام هەوڵی سڕینەوەی شتێکەیە کە نەشیاو بێ کە من وەکو خۆم ئەو شتە نەشیاوانی کە باس ئەکرێت و منیش وەکو جەنابتان لێر و لەوێ گوێم لێ بێت و ئەیویستم من خۆم نمبینیەوە بەڵام ئەمە ئەسلی مەوزوعەکەیە کە خۆی نایەوێ ئەو شتانەی تیاابێ بەڵام ئەگەر تیاابێ یەکسەر ئیسڕێتەوە باشە کاک پێشەوە باس لەواکەن ینی یاریەکان ئەگەر سەلامەتیش بن کۆمەڵێک دەرچیان هەیە لە ڕێوە کە ڕەنگە منداڵ
دەرکەوتنی هەبێت لەگەڵ شتێکی تراکە باش نەبێ بۆی بە نمونە باس لە ڕیکلامەکانەکرا لە یاری ئۆنلاینەکانە یان شێواز یاریکردنی ئۆنلاین هەروایە جاروایە لەگەڵ کەسێکە تۆ یاریەکە کە ڕەنگە زۆر دووریش بێ ئەمانە ئەتوانین بڵین ینی یاریەکانیش کۆمەڵک دەرچان هەیە کە ڕەنگە منداڵ بەرکەوتنی هەبێ لەگەڵ شتی ترا ئەمەش زیانێکی تر بێ بۆ منداڵ بەتەکێت خۆی وەک لە سەرەتاشە باسمان کردەگەری بمانێ بە تەواوی سەلامەت بین ئەبێ خەتی ئینتەرنێت بە تەواوی بکوژێنینەوە ئێمە کاتێکە چینە ناو ئەم یاریانە بێیان هەر سۆشیال میدیایەک بێ ڕاستی پیشاندانی ڕێکلامەکان بە ڕێژەیەکی بەرچاو لە 90 بۆ 99 بەپی ئەوە پیشان ئەدرێ ڕێکلامەکان کە ئەو کەسە لە ناو مۆبایلیا سەیری چی کردو پێشتر بۆچی گەڕاوە لە گوگل لە فەیسبوک بۆچی گەڕاوە بۆ نمونەیە سە من مەجەنابتان بڵێم لە گوگل بە دوای کامێرەیە بگەڕێن دوای وەرنەوە ناو فەیسبوک سێرەکەن مجموعە پیج سپۆنسەری کامێرەی کردووە کە ئەڵێ ئەتوانن لێرە بیکڕن ئەمە خاڵێکی زۆر مهمە لە دوای ئەوە مەسلەی زیان و سوودێتە ئاراوە بۆ نەک ڕۆبلۆکس بۆ هەموو یاریەکان بەس با ڕۆبلۆکس بێن بە نمونە ئەوەی کە زیان بێ باس ئەکرێوە گەڵێن زیانە مەسلەی تەعاملکردنی ئەم مناڵەیە لەگەڵ خەڵکا لە ڕێگەی چاتەوە کە لە ناو ڕۆبلۆکس هەیە یەکێکی تر لە زیانەکان مەسلەی ئەوەیە کە بڵێنە مناڵە بە تەواوی ئالوودە بە یاریەکە و هەنێک شتی بیرەچێتەوە ینی هەنێک التیزاماتی تر خوێندنیان شتێک لەو بابەتێ یەکێکی تر لە زیانەکان ئەوەیە بڵێن با بڵین زۆر بەکارهێنانی پارە لە ناو یاریەکانە بۆ نە پارەی دایکەواکی زۆر بەکاربێنێت چکە جارێوەزی دایکواکیشێ بڕێکاتەوە پارەشت بەکاربێنێ بەڵام ئێستا هەموو خاڵەکان ینی بەرامبەرەکەشی هەیە ینی بۆ نمونە ئێماڵین بەڵێ خراپە لە بۆی کە چاتەکە لەگەڵان نێکەس دی لە هەمان کاتە لانی ڕوشەوە باشە چونکە هەنێک یاری هەیە کە لە ناو ڕۆبلۆکسا دروست کراون یاری پەروەردەین و ئەو کەسانی کە دروستیان کردو بە شێوازێکی پەروەردەی زۆر جوان ئەگەر بیانەوێ لەگەڵ مناڵەکانە قسە بکەن قسە ئەکەن فێری بیرکاریانەکەن فێری خوێندنەوەیانەکەن فێری ناسینی پایتەختی وڵاتەکانیانەکەن کە من خۆم تاقیم کردوەوە کە باڵی گەورەشە مناڵیش نیم چکە باڵی هەر زانیاری وەرگرتن باشە لە لایەکی ترۆم دایک و باوکە توانن ئەو چاتە بە تەواوی قوفڵکن یعنی باشە چات خراپە ئەتوانی ئەم چاتە هەر نەهێڵی لە ناو یاریەکە ئەتوانی قوفڵێکیت و مناڵەکە باڵین بەرکەوتی نەبێت لەگەڵ کەسێکی ترا لە لایەکی ترۆ ئەم قسەکردن مناڵە کۆمەڵایەتیەکە لەوانەیە ڕووی نەیە لە دەرەوە قسە بکە بەڵام بە شێوازی ئۆنلاین لەگەڵ کەسێکا قسەکە فێری زمان ئەبێ فێری کۆمەڵایەتی بوون نەبێ ناسینی خەڵکە ئەنجام مەسەلەی ئالوودەبوون ئەم مناڵە ڕاستە هەموو شتێک زۆر بکرێ ئالوودەی ئەبی بەس لە هەمان کاتە مێشکی زیرەکە بێ ئەو مناڵانی کە یاریەکەن مێشکیان زیرەکترن مادەیەکی لە مێشکا پێوترێ گرەی ماتەر ئەم گرەی ماتەرە تەرکیزی مناڵ زیاکە و زیرەکیەکە لە لایەکی ترەوە ئەڵین با بڵین بۆ چاو خراپە ئەگەر زۆر بکرێ بەڵام لە هەمان کاتە هەموو کۆمپانیەکان ئێستا شەڕیەوەکەن شاشەیەک دروست بکەن کە کەمترین زەرەری هەبێ بۆ چاو یعنی من ئێستا بۆ نمونە لە ساڵی با بڵین لە مناڵیەوە هەتاوەکو 2013 طبعا ئەم عینەکە بەس بۆ دوورە يعني نزيك استراحة بينهم بس ناو أساس كسوينا الله خطايا يا جانا من يجي يسمى وخالة بلا هتاوكو 2013 من بابوني خويندنەوە با بڵین ئەم عینەکە پۆلی ئێستا پێڵەن 12 جاران پێمانە و 6 بەبوونی پۆلی 6 ئەم عینەکە باڵی کردومەتە چاوم دەی لەو ساڵەوە هەتاوەکو ئێستەکەم لە بەردەوامی لەسەر شاشم ڕێژەی کزی چاوم هەرو ڕێژەیە زیای نەکردووە يعني عینەن شتە من لێرەیە نەهاتوم باڵین بەرگری لەو کەم بڵێم بە هیچ نوعێک زیانی بۆ چاو نییە بەڵام هاتووم بڵێم کە بەڕاستی کەسبوونی چاویش هەر شاشە نییە و شاشەکانیش بە تایبەتی ئەوانەی ئەم تەکنۆلۆژیا تازانە زۆر هەوڵیەوەیان کە زۆر ئەزێتی چاونیان بە تایبەتیوانەی کە بۆ یاری باشە باسی زیرەکی مناڵت کرد ئێستا دەرگای قوتابخانە کراوەتەوە کاتێک مناڵ لە پشوە ئەم یاریانەکە پیش شارەزایتەوە ڕێنماییت بۆ دایکان و باوکانەوەی لە کاتی قوتابخانەیە ئەم یاریانە کولەن هەڵبژیرێنەوە یان نا سەعاتەکانی یاریکردن ڕێک بخرێت پێنجشەمە و جومعە و شەمان کە بڵین مەکتەب نییە ڕۆتڵەکان تۆ پێت وایە چۆن بێ مناڵ دا ببڕێ بە تەواوەتی لە یاریەکان یان هەر لەگەڵی بەردەوام بێ بەڵام بە کەمتر وەک لە هاوین ئەم خاڵە زۆر گرنگە خۆی بەڕای من ئەم شێوازی پەروەردەکردنی مناڵ لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێ من خۆم قەناعەتم وایە مناڵ بەو نوع پەروەردە بکرێت کە بەحەست بەوە بکە ینی ئەم دایک و باوکی سیقیان پێێتی و هیچی لێ ناگرنەوە چکە جاری وا هەیە ئینسان ئەگەر زۆر شتێکی لێ قەدەغە بکرێ شتێکی لێ بگیرێتەوە ئیتر لای ئەبێ بە شتێکی مەڕۆ زۆر مویمە شیرینتر ئەبێ یان بچووکترین هەلی دەستکەوێ ئەچێ ئەو شتە ئەکا یان چاوەڕێ ئەو ڕۆژە ئەکا کە تەمەنی ئەبێ بەو تەمەنی کە ئیتر ئەمان ئەو شتێکە لێیان گرتۆ لێی ناگرنەوە یعنی ئاواتی بۆ ئەخوازێ بەڵام ئەگەر دابنیشینێمە بەرنامەی بۆ دابنی نەتوانێت ئیسپادەی لێ بکە یعنی بۆ نمونە مناڵە لە مەکتەبە خەریکی بیرکاریە خەریکی زانستە
یعنی پێمان خۆش بێیانە ئینسان حەزی لەموو بابەتێک نییە. ئێستا بۆ نمونە من خۆم حەزم لە بابەتی زیندەزانیە بەس حەزم لە فیزیا نەبوو، هیوا هەیە حەزی لە فیزیا و بەس بەقی لە کیمیا و هەریەکە و حەزی لە بابەتێکە. ئەم مناڵەش ناکرێ هەر بە بەردەوامی کۆمەڵێک بابەت بێتە بەردەستی، بەڵام لەوانەیە چێژوەر بگرێت لە یاریەک قەیچێکابانی سعات با 40 دقیقە با سعاتێک ئەو یاریش تاقیب کاتەوە کە ئەمەش بەڕاستی هەمووی پەیوەندی هەیە بە شێوازی پەروەردەکردنی دایک و باوکەکە. ناکرێ هەموو شتێ بکەین بە خەتای مناڵ و ناشکرێ هەموو شتێ بکەین بە خەتای دایک و باوک. من ئێستا با بڵێن خەڵگە ناسم لە سین، با بڵێن مناڵێکی بچووکی هەیە، هەر برادەروشتی خۆم مناڵێکی بچووکی هەیە، جارێکیان لێم پرسیوتم باشە خەڵکی سین بۆ ئەڵێ با بڵێن مەکینە و جیهاز و شتن، یعنی هەستەکەم خەریکی کڕین و فرۆشتنن بە کاتەوە، هەر خەریکی ینی شتێک نافەوتێنە، شتێک با بڵێن بەزایە ناڕوا لەوێ، زۆر مەبەستیانە. جا مناڵێکیشی هەیە وتی وەڵای ئێستا ئەو مناڵی من با بڵێن کە دایکی پەروەردەی کردووە بە ستایلی ئەوێ، بە ستایلی سینی، تەبەن سینی و کوردیشە، چکە ڕەفیقەکەی من کوردە، ئیتر کە دایکی پەروەردەی کردووتی ئەم مناڵە بچووکە ئێستا حالیان جاری وایە دایکەڵێ 20 دقیقە تۆ توانی سەیری تیکتۆکی سین جیاوازە، هەموو شتێکی سین جیاوازە، ئەتوانی 20 دقیقەیان 30 دقیقە سەیری تیکتۆکە یان سەیری یوتیوبکەی، ئاڵێ کە 30 دقیقەکە تەواو ئەبێ مناڵەکە خۆی مۆبایلەکە دانێ ئەڵێ دایکە ئەنجا کاتی یاریە فیزیاییەکانە، یاری خلیسکێنە و جۆلان و نازانجیکەوە تەواو بوو، دایکە کاتی نان خواردنی فلانە، دایکە کاتی خەوە، ینی بەو شێوازە ڕاهێنراوە. لەبەرەوە ئێمە ئەکرێ خۆمان بۆنەوە ئەڕایبێنی مناڵەکە نەگرینەوە لە تەکنەلۆژیا و یاری بە تەواوی چکە دوا ئەکەوێت و ئاگاشمان لێ بێت چۆن بەکارێنێ و بۆ بەکارێنێ بۆ ئەوەی مناڵەکەمان تووشێ نەشتی غەڵەت. سپاس بۆ بەڕێز پێشاوەرزنجی شارەزای یاری ئەلکترۆنیەکان کە لەم تەوەرە لەگەڵمانەوە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوانداری.